لە دۆخێکی خراپدا دەژی 5 ساڵە لە ئەڵمانیایە و تەنیا بۆ ئەوە دەژی هاوژینەکەی و سێکچەکەی بهێنێت بۆ ئەڵمانیا. محەممەد خەڵکی ئەفرینە لە ڕۆژئاوای کوردستان 5 ساڵ لەمەوبەر شەڕ و دۆخی خراپی وڵاتەکەی بەرەو ئەڵمانیای بەڕێ کرد. ژنەکەی و سێکچەکەی لە ڕۆژئاوای کوردستان ماونەتەوە 5 ساڵە هەوڵی هێنانی دەدات. موعدێ زاروکە هات سەفارێ بەیروتێ بعدی ساڵێک و 2 ساڵ من الانتظار چون موعدێ خا زاروک و باسەماندن هەموو بەدەها پیچا باسەماندن و دوورۆ بعدی 8 ماه رفض هات هەموو ڕۆ رفض هات. ئەز معانێ نفسی پڕ دەبینم معانەك يعني تصور تزاروکی خۆ 5 ساڵ نابینێ يعني زەحمەت زۆرە و نفسيا أسبراتم تأثير الشغلي مجيدك. الو مرحبا. موبایل تاکە ڕێگەیە. محەممەد دەتوانێت منداڵەکانی لێو ببینێت. هۆکاری پێنەدانی ڤیزە بە هاوژین و منداڵەکانی بۆ کارەکەی محەممەد دەگەڕێتەوە کە ئەو کاتە کارەکەی فول تایم نەبووە و توانایی دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکەی نەبووە. بەڵام محەممەدی تەمەەن 49 ساڵ ماوەی 2 ساڵە کاری نوێی هەیە و خانووی بەکرێگرتووە و چاوەڕێ دەکات منداڵەکانی و هاوژینەکەی ڤیزە وەرگرن. بخدێ هەموو ئەوراقی حاضر کردن من قادماندن و بۆ نێزیکە 2 ساڵ فول تایم ئەز دەشەغڵم ئەز کار دەکەم و ji bo çi yani vîza heya nakna nedon zarokê min ez nizanim ew ê pirsê dikim. ساڵی 2003 دادگای باڵای دەستوری ئەڵمانیا بڕیاریدا ئەو کەسانی لە ئەڵمانیا دەژین و لە دەرەوەی یەکێتی ئەوروپاوە هاتوون لە خێزانەکانیان دابڕاون دەتوانن خێزانەکانیان بهێن بۆ ئەڵمانیا. ساڵی 2011 یەکێتی ئەوروپا بڕیاریدا کە دەبێت هەموو کۆچبەران مافی هێنانی خێزانەکانیان هەبێت. لە 2018 دادگای باڵای یەکێتی ئەوروپا بڕیاریدا ئەو منداڵانی بێدایک و باوک هاتوون و لێرە تەمەنیان بووە بە 18 ساڵ مافی ئەوەیان هەیە دایک و باوکیان بهێن بۆ ئەو وڵاتی لی دەژین. تایبەت بە کەیسەکەی محەممەد تیمی تۆڕی میدیا ڕوودا و پەیوەندی بە وەزای دەرەوەی ئەڵمانیاوە کرد. وەزای دەرەوەی ئەڵمانیا لە ئیمەیلێکی تایبەت بۆ ڕوودا و دەڵێ بەهۆی کۆرۆناوە کاری ڤیزە لە زۆربەی وڵاتان وەستاوە. کەی ڤیزە دەدرێت و چۆن کار لەسەر ئەو داواکاریانە دەکرێت و ڤیزە چۆن دەدرێت هەمووی پەیوەستە بە گۆڕانکاری دۆخەکە لە وڵاتانی باڵوێزخانەمان هەیە. پەتای کۆرۆنا هەروەها ڕێکارە تەندروستیەکان کاریگەری نەرینی هەیە لەسەر زۆربەی باڵوێزخانەکان کە ڤیزە دەدەن و شێوازی کارکردنیان گۆڕاوە. لە هەندێک شوێن سەردانی بەشی ڤیزەدانمان داخراوە بۆ نمونە لە عێراق بەهۆی کۆرۆناوە بۆ ماوەیەکی نادیار داخراوە. لە هەندێک شوێنیش لە مانگی 7ەوە کراوەتەوە. کردنەوەی بنکەکامان پەیوەستە بە گۆڕانکاریەکانی پەتای کۆرۆناوە. لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا حکوومەتی ئەڵمانیا قەدەغەی گەشتی بۆ 190 وڵات ڕاگەیاند. ئێستا بۆتە 160 وڵات. بڕیارە کۆتایی مانگی 9 حکوومەت قەدەغەی گەشتەکان بۆ هەندێک وڵات هەڵگرێت. 2 ساڵ بەر لە ئێستا حکوومەتی ئەڵمانیا بڕیاریدا لە چوارچەوەی پرۆگرامی بەیەگەشتنەوەی خێزانەکان مانگانە 1000 ڤیزە بدات. تەنیا لە ساڵ 2019دا نزیکەی 18205 کەس لە سووریا و ڕۆژئاوای کوردستان ڤیزەیان وەرگرتووە و هاتنەتە ئەڵمانیا. لە سەرەتای ئەم ساڵیشەوە تاوەکو مانگی 7 نزیکەی 3000 کەس ڤیزەیان پێدراوە و هاتون بۆ لای کەس و کاریان. ئاڵاشاڵی ڕووجاو ئەڵمانیا.